تەقتەق نیشتیمانی بەرەمێنانی ماسی. ئەمدی و ئەو دیویزەی بچووک جوتیاران کردویانە بە حەوزی گەورە و ملیۆنان ماسی تێدا بەخێو دەکەن. لەم شارۆچکەیە ماڵ نییە کەسێک بۆ دوانی سەرقاڵی بەخێوکردنی ماسی نەبێت. هەموو بەیانێکی زوو بە کۆمەڵ ڕاوی ماسیە گەورەکان دەکرێن تا بنێردرێن بۆ ناوچە جاجاکانی عێراق. مومین بە گوتەی خۆی زیاد لە 10 ساڵە بە گەرما و سەرما ڕاو بۆ جوتیاران دەکا. ئەو خاکی تەقتەق و ئاویزەی بچووک بە هۆکار دەزانی بۆ ئەوی بوترێت ماسی تەقتەق تام و چێژێکی تایبەتی هەیە. هەر دۆنمێک شوێنی 1000 ماسیە. گەورەیەکەین لە مانگی 4 تا 5 تێیەکەین، مانگی 10 بۆ 11 دەرەچێ. لە مانگی 10 بۆ 11 دەرچوو ئیتر تەوزیعەکەین بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە وەکو هەولێر، سلێمانی، ئەڕوا بۆ دۆگەڕوا بۆ بەغدا. سەرەتا ئەرفی ئەدەینێ ئەرفەکە ئەبێ بیشێنین بۆی سەرەتا لەبەرەوەی ماسیەکە بچووکە. زۆرینی جوتیاران با پشبەسن بەو زانیارانی کە هەیەە بێ ئەوەی ئەندازیاری کشت و کاڵی هاوکاریان بێت. ساڵانە چەند وەجبەیەکی ماسی لە جۆری کار گەورە دەکەن. کەمی پێدانی کارەبا و گرانی عەلەف و چەندین کێشەی تر. جوتیاران بە هۆکاری سەرەکی دەزانن لەوەی ساڵانە قازانجی ئەو تۆ لەو ماسیە نەکەن کە دەیخەنە بازاڕەکانەوە. ئەمە قسەی سۆران و بەشێکی دیکەی جوتیارانە. لە سنووری ئێمە شوێنێکی زۆر گونجاوە لۆ بەخێوکردنی ماسی. یعنی لە قەناعەتم وایە لە هەموو عێراق لە هەندی مەنتیقەی تەقتەق گونجاو نییە لۆ ماسی بەخێوکردن. ئێمە لۆ هەموو شارەکانی عێراق و بە سنووری هەرێمی کوردستانشەوە لۆ هەموو شارەکانی دەنێرین. کێشەی سەرەکی ئێمە کارەبایە. ئەگەر بێت و ئێمە شەوان کارەبامان هەبێت، ئێمە یعنی ئەرکێکی زۆر کەمتر دەکەوتە سەر ئێمە، ینی قورساویەکە لە سەرمان نامینێت ئێمە لە مەسەلەی ماسی بەخێوکردنەکە. چونکی ئەو ماسیە لۆ شەو پێویستی بۆ ئۆکسیزینە، ئێمەش کارەبامان نەبێ مشکلی کارەبامان لۆ دروست دەبێت. بە گوێرەی ئاماری کشتتوکاڵی شارۆچکەی تەقتەق زیاد لە 1500 جوتیار ماسی لە زیاد لە 2500 حەوز بەرهەم دێنن. ئەمە جگە لەو حەوزانی تۆمار نەکراون. کشتتوکاڵ نکۆڵی لە ناکات تەنها دەتوانن لە ڕێگەی ڕێنمایی و سیمینارەوە هاوکاری جوتیاران بکەن. ئێمە ناتوانین بتوانین 100% چارەسەری کێشەکانی وەکە لەبەرەوە گرفتی خاوەن حەوزە ماسیەکان گرفتێکی زۆر گەورەیە زۆریشە بە حکمی ئەوەی حکومەت ناتوانێت هیچ هاوکاریێکیان بکە. کێشەکانیان ئەوانەیە عەلەف گرانە، کارەبا وەکو پێویست نییە، ناتوانین مەسەڵەن حکومەت ناتوانین مەسەڵەن کارەبا وەکو پێویست بدا. بەڵام لە ڕووی ڕێنمایی و لە ڕووی بەشداریکردنی خاوەن حەوزە ماسیەکان بۆ ئەو کۆبوونەوانەی کە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە چەند دکتۆرێکیان بان کردووە بۆ ڕێنماییکردنیان و چۆنەتی بەخێوکردن و چۆنەتی خۆپاراستن لە نەخۆشیەکان ئەوەندەمان پێکراوە ئاگاداریان بکەین و بەشداریان پێ بکەین. جگەلەوەی جوتیارێکی زۆر بژێوی ژیانە لەسەر ئەم حەوزانەی و توانیویانە بەوتەی خۆیان لە 160 خواستی ناوخۆی کوردستان و عێراق بە ماسی تەقتەق پڕ بکەنەوە. لە هەمان کاتدا دیمەنەکان سەرنجی زۆری گەشتیارانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و ساڵانە بە سەدان گەشتیار ڕوو لە سنوورەکە دەکەن. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، شارۆچکەی تەقتەق.